بەڵێ سلااوان لێوێتن دیارە بەفربارین لە ئیدارەی سربەخۆی سۆران لە ئێوارەی ئەمڕۆوە دەستی پێکردووەوە ئێستا شۆکوە بینن بەردەوامی هەیەەوە بەفربارینەکە ڕێژەیەکی باش باریوە چاوەڕوانەکرێ بە پێی پێشبینیەکانی کەشوها بەفربارینەکە بەردەوامی هەبێتن تاوەکو ڕۆژی سێشەمە کەشوهەوە بەم شێوەیە بمێنێتەوە. بەهۆی ئەو بەفربارینەی کە لە ئێوارەوە دەستی پێکردووە ئاسەنجی هاتوچۆ لە ڕێگاوبانەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دروست بووە بە تایبەتی ڕێگای هاتچۆی نێوان قەزای سیدەکان و ئیدارەی سۆران لە سەری بەردی گرفتێکی زۆری بۆ دروست بوو لە ئێوارەی ئەمڕۆوە نزیکەی 30 پاسی گەشتیاری کە گەشتیاری عەرەب بوون سەردانی ناوچەکەیان کردبوو بەهۆی زۆری ڕێژەی بەفربارین وای کرد کە ئاسەنجی هاتوچۆ دروست بێەوە بۆ چەند کاتژمێرێک گەشتیارەکان لەوێ گیریان خوارد بەڵام دواتر لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی و ڕێگاوبانەوە بەهانان وەچوون و ئۆتۆمبیلەکانیان لە ناوچەکە ڕزگاری کرد لە ئێستادا هاتوچۆ بە شێوەیەکی گشتی لە نێوان بڵین ئیدارەی سۆران بۆ ئیدارەی ڕاپەڕین لە زینی وەرتەگرفتی هەیە بەهۆی بەفربارینەی بەردەوامی کە هەیە و قەزای سۆران لەگەڵ قەزای سیدەکان گرفتی هاتوچۆی هەیە بەویستەوە شۆفێران لەم ڕۆژانە کە بەفر ئەبارەتن بۆ ئەم ناوچانە سەردان نەکەن چکە ناوچەکان شاخاوین و گرفتیی زۆری هاتوچۆ لەم ناوچانە دروست ئەبێتن بەهۆی بەفربارین هاوڵاتیانیش بەهۆی ئەو بەفربارینەی کە ئەمڕۆ باریوەوە ئێستا بەردەوامی هەیەوە کۆبینن لە سەردانی بازاڕی سۆرانەکەن و بۆ ئەوەی وێنەی یادگاری بگرن دێن سەردانی بازاڕەکەن و دڵیان خۆشە بەو بەفرەی باریوە گەر هاوکارم یارمەتی دەرم بێەوە کە بینن لێرانە هاوڵاتیان هاتوونەتە ئێرانەوە وێنە لەو ناوچانە ئەگرن بە حکمی ئەوەی کە ئەمەش یەکەم بەفرە ئەم ساڵ ئەبارێتن و ناوچەکەی بە تەواوی سپی پۆش گرتووە و بەرجی سپی پۆشیوە تەواوی دار و درەخت و زەوی بە تەواوی بەرجی سپیان پۆشیوە خوای پەروەردگار ئەو بەفرە بگاتە مای ڕەحمەت بۆ تەواوی هاوڵاتیانی ئیدارەی سربەخۆی سۆران و هەرێمی کوردستان.